الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين، حبيبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە وتاری جومعەی ڕابردوودا لە خزمەت جەنابتان و مسلماناندا باسی تەباییمان کرد. وشەی تەبایی کە بە بیستنی ئینسان زەبزەبەیەکی خۆش بە گوێیدا دەچێ و هەست بە ئارامی دەکا. هەروەکو پێچەوانەکەشی ڕاستە کاتێک کە باسی وشەی ناتەبایی و ناکۆکی دەکرێت، ئینسان مسوورکە بە ژیانی دادێ و بەلاشەی دادێ و هەست بە دڵناڕەحەتی دەکا. تەبایی لە بچووکترین خانەکانی جەستەی ئینسانەوە دەست پێ دەکا. ئەگەر خانەکان تەبابن لە ناو خۆیاندا، ئەو جەستەیە دوورە لە نەخۆشی شێرپەنجە و ئەوانە. ئەگەر ئەندامەکانی جەستە تەبابن لە ناو خۆیاندا، ئینسان ژیانێکی ئاسوودە و ئارام بەسەر دەبا. پاشان ئەگەر خێزانێک تەبابن، گەورەترین خەڵاتی خۆیە بەسەریانەوە. بۆیە ئینسان لە دوای دین و ئیمان هەمیشە بۆ ئەوە پاڕێتەوە بڵێ خوایە تەبایی ناو خێزانەکەم تێک نەچێ. ئەگەر تەنانەت نان و ئاوێک کولێرەیەکی جۆ بە پەرداخی ئاوە بخۆی، بەڵام لەسەر سفرەی تەبایی خێزانبی، گەورەترین سەروەت و سامانت هەیە. ئەگەر هەموو بانقەکانی دنیا پارەی تۆیان تێدا بێ، ئەگەر تەبایی ناو خێزانەکەت هەڵوەشا، کەس ڕووی لەگەڵ کەس گەشت نەبوو، تۆ هەژارترین کەسی. پاشان ئەو گەڕەکەی ئەو شارەی کە تێیا دەژی، ئەگەر شارێکی ئارام و خەڵکەکەی یەکتریان خۆشبوویە و تەبابن لە نێو یەکتردا، زۆر هەست بە مرتاحی دەکەی. ئەگەر لە گەڕەکێکا بژی هەمووی شەڕانی بێ و لە ناو شارێکە هەموو خەڵکەکەی بە پیاوکوژ و ئەهلی شەڕ بناسرێ، هەل لە ماڵی خۆتەوە هەست بە نائارامی دەکەی. حەز ناکەی بڵێ خەڵکی فڵان شوێن و لە فڵان شوێندا دەنیشم، چونکە خەڵک بە چاوێکی ڕێزەوە سەیرن ناکە. ئەگەر ئەو وڵاتەی تیا دەژی ئارامی تێدا بێت، تەبابن. ئەگەر ئەو وڵاتەی تیا دەژی تەبابێ لەگەڵ وڵاتانی دەوروبەرە، هەست بە چ بەختەوەریەک دەکەی. هەموو ئەو گەلانەی بەدبەختن، وڵاتەکەیان تەبانیە لەگەڵ وڵاتانی تردا. هەموو ئەو گەلانەی خۆشبەختن، وڵاتەکەیان دوژمن نییە لەگەڵ وڵاتانی تردا. بۆیە تەبایی بە شێوەیەکی گشتی هەمووی ڕەحمەتە. خوای گەورەش لە قورئانە دەفەرمێ وەلا تەنازەعوا فەتەفشەلوا وەتەذهەبە ریحوکم. ناکۆک مەبن، ناتەبا مەبن، چونکە هەڵدەوەشێن. هەر گروپێک، هەر لایەنێک، هەر حیزبێک، هەر وڵاتێک، هەر دەسەڵاتێک، هەر میلەتێک لە ناو خۆیدا تەبا نەبوو، ناکۆک بوو، خوا دەفەرمێ بەرەو هەرەس دەڕۆی، بەرەو لێک هەڵوەشان دەڕۆی. وەتەذهەبە ریحوکم، قووەت و دەسەڵاتتان نامێنێت. جا لە قورئاندا دوو مستەلەحمان هەیە، ریاحمان هەیە لەگەڵ ریح. ریاح لە قورئاندا بەو بایە دەوترێت کە نەرمەبایەکی هێمنە، بەڵام ریح بە ڕەشەبایەکی توندی گەردەلوولی دەوترێت. ئەبێ گەل ئەوەندەیەک گرتوو بێ هێزێکی وای هەبێ نایارەکانی نەتوانن تەحەدای بکەن. خوا دەفەرمێ ئەگەر لە ناو خۆتاندا ناتەبا بوون، ئەو هێز و قووەتە لەدەست دەدەن. خوا لە قورئانە لە فەرمودەکانی پێغەمبەری ئازیزدا صلی الله عليه وسلم ئەگە ورد بینەوە، ئەمە تێگەیشتنێکی تایبەتمە بۆ ئەو ئاەت و فەرمودەیە ڕەنبێ مفەسسیرین با بابەتێکیان باس کردبێ، بەڵام ئێمە هەمومان بۆمان هەیە لەم شتانە حاڵی ببین، قسەشی لەسەر بکەین. وشەی کوفر لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر جار بە مانای کافربوون نایە، ئەوەندەی کە بە مانای تەفرەقە و جیاوازی دێ. بۆ نمونە لە قورئانە خوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين. أي إيمان داران، أي أهل خواناسي قبلة، أي شوين كوتواني محمد مصطفى صلى الله عليه وسلم. ئەگەر ئێوە گوێڕایەڵی بەشێک لە مەسیحی و جوولەکەکان بکەن، ئەها نافەرمێ هەموویان خراپن، بەشێکیان، فەریقێک لەوانە. بۆیە ئەم ئیسلامی ئێمە وجدان و ئینصاف سەیری لەم قورئانەوە فێر بە. نافەرمێ هەرچی مەسیحی دنیای هەموویان شەڕانگێز و پیلانگێڕن، بەشێک لەوان.
بەشێک لە جوولەکەکان نافەرمێ هەرچی جوولەکەی دنیا بە نەعلەدا بەشێک لەوانەی زایۆنین ئەوانەی کەوا ڕەگەزپەرستن دەیانەوێ لە دوای ئیمانیکم کافرین هەندێک مفەسرین وا لێک دەدەنەوە لە دوای ئەوەی کە ئیمانتان هێناوە دەیانەوێ کافرتان کەنەوە بەڵام ئەم مانایە ڕاست هەڵناگرێ بەقەدەر ئەوەندەی کە خوا بفەرمێ ئیمان بریتیە لە تەبایی ناوخۆتان کافرین دەیانوێت تەفرەقەتان تێخەن چونکە دەگمەن وایە مسلمانە کافر بێتەوە بەخوا بە پێغەمبەری ئیسلام و بە قورئان بەڵام مسلمانان ئاگادار بن پیلانی ناحەزانی ئیسلام و بەشێک لە مەسیحی و جوولەکە بووە ئەوەیە دوای تەبایی و وەحدەتی ناوخۆتان تەفرەقەتان تێخەن و بتانکەن بە پارچە پارچەوە بۆی بەربنە گیانی یەکتر لێرەدا وشەی ئیمان بە مەحنا وەحدەتە وشەی کافر بە مەعنا تەفرەقەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 121 هاتووە کە فەرمووی لا ترجعوا بعدي كفارا يضرب بعضكم وجوه بعض لە دوای من ئومەتەکەم ئاگادار بن شوێن کەوتوانم کافر مەبنەوە نا چونکە سەحابەکان کافر نەبوونەوە واتە جیاواز مەبن ئاگادار بن کە من لە ناوتاندا دەرچووم و مردم و کۆچی دوایم کرد ئومەتەکەم جیاواز مەبن و تەفرەقەتان تێ نەکەوێ بەدشمشێر لە دەم و چاوی یەکتر دەن لە ڕیوایەتێکە لە گردنی یەکتر دەن وفعلا لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمانان شمشێریان چووە دەم و چاو و گردنی یەکترەوە لێرەدا وشەی کوفارن بە معنات تەفرەقە و جیاوازی هاتووە ئاگاتان لێبێ یعنی بوشەیە ئەم وشانە ئەوەندە سەختن وەحدەت و برایەتی و تەبایی مقابلی وشەی ئیمانە ناتەبایی و خۆخۆری و دەست لە یەخەدانی یەکتر بەمانەی کوفر لێ لە قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مرۆڤی تەبا خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو خاوەڵانی دانیشتە بوو فەرمووی إن أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا ئاگادارتان بکەمەوە پێتان بڵێم خۆشەویستترین کەس بەلای منەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی و نزیکترین کەس لە کۆڕ و دانیشتن و مەجلیسی من لە قیامەتە ئەو کەسانن کە ئەخلاقیان جوانە یعنی بزانە خۆت هەڵسەنگێنە بەقەدەر ئەخلاق و ڕەوش بەرزیت پێغەمبەری خوا خۆشی دەوی و لە مەجلیسی پێغەمبەرەوە لە قیامەتە لێی نزیکتری چەند خۆشە ئەو ئەڵقانەی بە دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیامەت و لە بەهەشتا دەوتێ حتا ڕەوشتت بەرزتر بێ لە ڕیزێکی پێشترا دادەنیشی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جار ڕەوشتی جوان چونکە بازنەکەی فراوانە پێغەمبەری خوا وەصفێکی کورتی کرد ڕەوشتی جوان کامانەیە الموطئون أكنافا الذين يألفون ويؤلفون أو كسانك كإنسان تبان إنسان خوش مشربا إنسان قنجاوا أو كسان لحش وينكابن تباي دروس دكان هاي إنساني واهي للشركية كابة لدزقاية كابة لدائرية كابة سبحان الله لبيت بركات وأوش وينا حمو تباي لدوري كودة بيتوا ولا حرش وينك كابة خويدا قنجين وخلق خوشي دبي پیغمبر صلی الله علیه و سلم فرمووی والله اول خوشویسترین کس او کس لای من ولا قیامت ان شاء الله ریزکانی پیشوی لنزیکانی من فرمووی وان ابغضكم الي وابعدكم مني مجلسا يوم القيامه المشاؤون بالنميمه المفرقون بين الاحبه الملتمسون للبراء العيب امام احمد المسند باسنادك الصحيح فرمودك روايات كدوا فرمووی او کسی لهموک زیاتر رقم لیتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ قەت ڕقل لە کەس نەبوو بەڵام ئەمانە میکرۆبی ناو کۆمەڵگان بۆیە ڕقل لێیانە بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕقی لە کێیە بێزراوترین کەس دەفەرمێ بەلای منەوە کە زۆر چارەیم ناوێ دوورترین کەسێک کە حەز ناکەم لە قیامەتە لە مەجلیسما دانیشێ پەنا بەخوا فەرمووی ئەو کەسانن کە دووزمانی دەکەن ئەو کەسانی کە بەڕوویەک لە لای ئەم قسە دەکا کە پشتی هەڵکرد بەڕوویەکی تر لە لای فڵان کەس قسە دەکا دێ لە لای تۆ بە دۆست خۆی نیشان دەدا قسەکانی تۆ هەڵدەژێڕێتەوە دەیانباتەوە بە نەوعێکی تر بۆ شوێنێکی تر المفرقون بين الأحبة پەنات پێدەگرین یا ئەڵڵا لەوەی کە دوو کەس بەهۆی زمانی ئێمەوە لێکجیا ببنەوە فەرمووی هەر کەسێک ببێتە هۆکار بۆ جیابوونەوەی دوو کەسی خۆشەویست لە یەکتر کوڕ و کچێک دەستگیران یەکم چەند یەکتریان خۆش دەوێت پەنا بەخوا پیرێژنێک پیاوێک دەچێتە بینەوە دوو قسەیان لە بینە دەکات دەیانکا بە نەحەزی یەکتر ژن و پیاوێک هیچ عیبێک لە ماڵەکەیاندا نییە حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان برایان و خوشکان و بیسەران و بینەران دوور لە ئێوە کابرا میوانێک دەچێتە ماڵەکەیان سێ چوار قسەی بازاڕی فڕێداتە مەجلیسەکەوە کە هەڵدەستەیە ئەو ژن و پیاوە لە دوای ئەو میوانە تووشی کێشە و ئاژاوە دەبن جاریوە تەڵاقی بەدوادادێ پەنا بەخوا پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە هەموو کەس زیاتر ڕقم لەو کەسەیە
کە دوو خۆشەویست، دوو شەریک، دوو ڕەفیق، دوو هاوپەیمان بەهۆی قسەی ئەوەوە دەبنە دوژمن. فەرمووی ئەو کەسانی بە دوای عیب و خەعاری خەڵکیەوە وێڵن، گوێی هەڵخستووە، چاو تیژ دەبڕێ وەکو دووربین و دووربین، بزانێ داخۆی یەکی عیبێکی نییە و بە ئاشکرا بەناو خەڵکا بڵاوی کاتەوە، لە فەیسبووکە پەخشی بکات، بە هەموو دنیا ڕابگەیەنێ. پەنا بەخوا ئەو کەسانە پێغەمبەری خوا دووریان دەخاتەوە لە مەجلیسی خۆی. وتاری جمعەی ڕابردوو عەرزی جەنابتانم کرد، ناتەباییش کۆمەڵی هۆکاری هەیە، بۆ خەڵکی ناتەبا دەبێ. باشە کاتێک کە تەبایی ئەو هەموو ڕەحمەتەی هەیە، ئەو هەموو زەحمەتە لا دەبا، بۆ خەڵکی بە تەبایی ناژین. خاڵی یەکەم دوورکەوتنەوە لە ئاینی پیرۆزی حەقی ئیسلام. ئەمە ڕەن بێ قسەی زۆر هەڵگرێ، بەڵام حتا دەستگرتوو بین بە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و قسەی پیا و باشانەوە، وەڵاهی تەبا دەبین. دوورکەوتنەوەمان لە هەر فەرمانێکی خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەناو خۆماندا ناتەبامان دەکا. دووەم شت کە ئینسانەکان لەسەری ناتەبا و ناکۆکن و بەیەکەوە ئیدارە ناکەن، تەماحی دنیایە، ماڵی دنیایە. تەماشا دەکەی براو خوشکێک لەسەر چی دەنجام بەیەکەوە نێ، لەسەر میراتی باوکیان. دراوسەیەک لە ڕقی لە دراوسەکەیەتی لەسەر دەوڵەمەندەکەی، دوو کەس بەیەکەوە ئیدارە ناکەن لەسەر شەڕ و ماڵی دنیا، بۆ کوشتن ڕوودەدا، زۆی لەسەر پارەیە. تەماحی دنیاش ئاخریەکەی هەمووان لەناو دەبا. باگوێ بۆ ئەم بەسەرهاتە شیرینە بگرین کە لە زمانی عیسا پێغەمبەردا سەلات و سەلامی خوا لەسەر عیسای کوڕی مەریەم بێ، پێغەمبەری هەڵبژێردرا و پاک لە پاکداوێنێک کە مەریەمە خاتوونە لەدایک بووە. عیسا پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ لە گەشت و سەفەرێکا دەبێت، تووشی کابرایەک دەبێ، ئەڵێ بۆ کوێچی؟ ئەڵێ چمە فڵان شار و فڵان دێ. حەزەتی عیسا دەفەرمێ منیش هەمان سەفەرم هەیە، بە تەنها ڕۆیشتن بۆ خۆی باش نییە، وەرە بە هاودەم و هاوسەفەر بین. کابرا زۆر خۆشحاڵی نیشان دەدا. توێشەبەرەیەکیان پێ دەبێ، حەزەتی عیسا دەفەرمێ ڕازی دەبی نانەکانیشمان بکەین بە یەک، نان و پێخۆرمان یەک بێ و بە یەکەوە نان بخۆین، دەڵێ زۆرم پێخۆشە. حەزەتی عیسا دەفەرمێ با توێشەبەرەکانمان بکەینەوە، کە دەیکەنەوە کابرا دوو کولێرەی پێ دەبێ، حەزەتی عیسا یەک کولێرەی پێ دەبێ. کابرا دەڵێ ڕازیم بەو برایەتی و بەو تێکەڵای و هاوسەفەریە. عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خەریکی دەستنوێژگرتن و عیبادەتی خوا دەبێت، کابرا بیر دەکاتەوە باشە بۆ من دوو کولێرە بدەم و ئەو یەک کولێرە بدا، هەر لێرەوە تەماحەکە دەست پێ دەکا، وەڵا بە فرسەتی ێزانە کولێرەیەکیان دەخوا. دواتر دەڕۆن لە ژێر دارەکە ئیسراحەت دەکەن و وەختی ناخواردن دێتە پێشەوە، کە توێشەبەرە دەکەنەوە سەیەکەن دوو کولێری تێدایە. عیسا دەفەرمێ فڵان کەس ئەرێ تۆ دوو کولێرت پێ نەبوو، من یەک هەمووی سێی دەکرد؟ ئەڵێ قوربان نەبەخوا هەر یەک کولێرم پێ بوو، منیش هەر وەکو جەنابەت کولێرەیەکم پێ بوو. ئەڵێ قەی ناکە، با بەشێکی لێ بخۆین و بەشێکی بۆ ژەمی دواتر هەڵگرین. لە ڕێگادا تووشی پیاوێک دەبن بە نابینایی، دەستی دەکێشن و زۆر ناڕەحەتە بەدەست نابیناییەکەیەوە. عیسا پێغەمبەر یەکێ لە موعجزەکانی لە قورئانە باس کراوە، دەستی بەسەر چاوێکا دەنا کە نابینا بوو، قەت بینایی نەبوو بوو، سوبحان الله بە ئیزنی خوا چادەبەوە. فەرمووی ئەی ئینسانە نابیناکە کە خۆی گەورە بەسەری کردوویەوە بەم خەڵاتە، ئەگەر دەست بەسەر چاوتا بێنم و ئەڵڵای خالق کە لە نەبوونەوە ڕووناکی بە چاو دەبەخشێ، ڕووناکیەکەت پێ ببەخشێتەوە، شکری خوا دەکەی، وتی ئەرە بخوا حتا ماوەم لە شکرانەی بینین دەرناچم. دەستی بەسەر چاوی داهێنا، سوبحان الله کابرا یەکسەر چاک بووە. حەزەتی عیسا فەرمووی بەو پیاوە، فەرمووی سوێندت دەدەم بە گەورەی ئەو زاتەی چاوی نابینای بە موعجزەی من چاک کردەوە، چییە کولێرەکەی تری بردووە؟ وتی قوربان بەخوا هەردوو کولێرە بوو. سبحان الله هێشتا بڕوای یعنی دانی بەوەدانە ناکو کولێرەکەی خواردووە. ڕۆیشتن بەلای ئاسکێکدا، بەچکە ئاسکێک حەزەتی عیسا بانگی کرد، سەریان بڕی و خواردیان، ئێسقانەکانی کۆ کردەوە. فەرمووی داوا لێ دەکەم ئەوە پەروەردگارێک کە یەکێ لە موعجزاتی من زیندووکردنەوەی مردووەکانە، ئێسق و پروسقی ئەم ئاسکە بەیەکەوە بنرێتەوە و ڕوحی بەبەرا بکرێت و زیندوو بکرێتەوە، لەبەر چاوی ئەو پیاوە زیندوو بۆ ئاسکەکە چۆوە ناو مێگەلەکەوە. فەرمووی سوێندت دەدەم بە گەورەی و دەسەڵاتی ئەو خوای ئاسکی سەربڕدرا و برژای بۆ زیندوو کردیەوە، چییە کولێرەکەی تری خواوتی بەخوا نازانم، هەردوو کولێرە بوو. ڕۆیشتن بۆ شوێنێکی تر، لە کۆتا سەفەرە سێ بەردی گەورەی بینی، سێ بەردی گەورە. فەرمووی خوای جان دروستکردنی زێڕ و گەوهرات لەگەڵ دروستکردنی بەردێکا بۆ تۆ هەر وەکو یەکسانە، داوا لێ دەکەم ئەم بەردە بکەی بە مادەی زێڕ، یەکسەد دەبریسکایەوە لە بەرخۆرابوو بە مادەی زێڕێکی خالیسی عارە 24. فەرمووی سوێندت دەدەم بەو ئەڵڵایی بەدەسەڵاتی خۆی بەردی بۆ کردی بە زێڕ، ئەو کولێرەی سێم چی لێ هات؟ وتی وەڵڵاهی من خواردوومە.
فەرمووی ئاوەتی ئەو فەرمووی هەر سێ کۆمەڵەکە یەکیان بۆ من یەکیان بۆ تۆ سێیەمیان بۆ ئەو کەسەی کە کولێرەی سێمی بردووە کابراوتی وەڵڵاهی دەنا من خۆی ترم خواردووە بۆی دوو بەشی بەرکەوێ فەرمووی ئەم جارە هەر سێکیان بۆ تۆ من هیچم ناوێ واز لە ماڵەکە دێنمو لە ڕەفاقەتی کەسێکی ناپاک ڕزگارم ببێ زۆر جار ماڵت بڕوە زۆر قازان شتە لە دەست ناپاشێک ڕزگارت ببێ کابرا هەر چەندی دەکرد وڵاخێکی سواری لا نییە ئەمانی لێبارکە بۆشی بەرز ناکردن زۆر قورسە چاوەڕێی کرد تا 3 نەفەر هاتن 3 نەفەری خوانەناس وتیان چییە وتی 3 کۆمەڵ زێڕی سوورم لایە وەرن یارمەتیم بدەن نیوەی بۆ ئێوە و نیوەی بۆ من وتیان باشە ئەم پیاوە بێچەکە ئێمە لە ڕاوڕوود دەگەڕین بۆ نیوەی بۆ ئەو بێ هەر یەک پەلاماریاندا لەوێ کوشتیان هەر کابرا هیچ خێری لێ نەبینی وتیان لەناو خۆماندا دابەشی دەکەین بەڵام برسیمانە یەکێکمان بڕوان نان و خواردن بێنێ لەگەڵ دوو وڵاخی باشدا بۆ بارکردنی زێڕەکان کابرایان شەریکێکیان نار بۆ بازاڕ لە ڕێگادا وتی باشە بۆ من هاوبەشم لەگەڵیانە ئەو کەباب و خواردنەی دەیگرم زەهری پێوە دەکەم کە نانەکەیان خوارد من دەڵم لە بازاڕ خواردومە دایان کوژێ و هەمووی بۆ خۆم دەمێنێتەوە ئەوانیش لەوێ پیلانی ئەواندا وتیان باشە ئەم پیاوە لە خۆمان نەکەینەوە هەر کە هاتەوە بە هەردووکمان پەلاماری دەین و دەیکوژین و ژێر خاکی دەکەین بەشەکەی ئەویش بەسەر خۆماندا دابەش دەکەین گەیشتەوە جێ و پەلاماریاندا کوشتیان دوتیان با نانەکەمان بخۆین بێ ئاگا لەوەی ئەویش پیلانەکەی لەوان تیشتر بووە نانەکەیان خوارد و بەلادا هاتن عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر دوای ماوەیە گەڕایەوە 4 دانەمەی بەدیار کۆمەڵێ زێڕەوەیە فەرمووی ئەوە دنیای حرامە ئەوە دنیایەکە کە خەڵکەکان ناتەبان لەسەری هەمووی بە فڕوفێڵە بەرامبەر یەکتر هەموویان لەناو دەبا وەک خۆی دەمێنێتەوە بەڵێ تەماحی دنیا یەکێکە لە هۆکاری ئەوەی کە ناتەبایی لەناو کۆمەڵگادا ببێ سێمیان بیرکردنەوەی سەقەت بیرکردنەوەی ئەوەی بڵێ ئەگەر لەگەڵ منە هاوڕانە بی کەواتە دوژمنمی یان دەبێت لەگەڵ مابی یان ناحەزم بی بەڵام لە دینی ئێمەدا ئەوەمان نییە ئیمام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بە قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێت لەیسە كل مختلفین ضدین هەموو دوو شتێکی جیاواز دوژمن بە یەکتر نین شەر نییە دوو شت کە جیاواز بوون دوژمنی یەکتر بن بەڵام هەموو دوو دوژمنێک ضدی هاوتەریبی یەکتر نین و مخالفن بە یەکتر بۆیە ئێمە دوو مستەلەحمان هەیە تەماشا دەکەین خیلافمان هەیە لەگەڵ ئیختیلافدا خیلاف زۆر خراپە بەڵام ئیختیلاف باشە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی ئیختیلاف ئومەتی ڕەحمە ئێستا ئیمامی شافعی لەگەڵ ئیمامی ئەبوو حەنیفە لە کۆمەڵی مەسایلی فقهیدا جیاوازیان هەیە و ڕەحمەتێکە بۆ ئومەتەکە ئەوە ڕەحمەتێکە بۆ ئومەتەکە ئیختیلاف باشە بەڵام خیلاف کوشندەیە بۆیە شەر نییە بەڕێزان دوو شتی جیاواز دوژمن بە یەکتر بن با نمونەیەک باس بکەین یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت لەناو سجنە هاوڕا بوو لەگەڵ کەسانێکە کە دەستیان هەبوو لە خەریب و تیرۆری پاشا بکەن هەموو فلیمەکانمان بینی و بۆمان باس کراوە لەگەڵ ئینسانی عەرەقخۆر و عەرەق دروستکەرە خۆمانە زۆر جیاوازن پێغەمبەرێکی خوا لەگەڵ ئەمانەدا زۆر خلافی هەیە اختلافی هەیە بەڵام نە یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ویستی خێری بۆیان هەبێ ئەوەندە ڕەوەشی جوانی نیشاندان وتیان ئینا نەڕاکە من المحسنین لە سوڕەتی یوسف ئاەتی 78 هاتووە وەڵڵای یوسف تۆ بەڕاستی لە چاکەکارانی زۆریانی هیدایەتدا الحەمدلله بوو بە خێر و بەرەکەت بۆ ئەو کەسانی کە مخالیفی بوون لە بیر و باوەڕا لە عەقیدەدا لە بۆچووندا لە هەڵسوکەوت و ڕەوشدا ئیمام سەعیدی نەوڕەسی پێشەوای گەورەی کورد مەلای زانای کورد مامۆستا سەعیدی نەوڕەسی هەزار ڕەحمەت لە گۆڕی پیرۆزی بێ مامۆستا نەوڕەسی لە سجنا دەبێ کابرایەک ئەبینێ لە سجنا ناوی تاهیری قەسابە تاهیری قەساب ئەوە نەبووە پیشەی قەسابی بێ لەبەر ئەوەی ئینسانی سەربڕیوە ئینسانی وەکو ئاژەڵ سەربڕیوە ناویان نابوو تاهیری قەساب هەموو خەڵکی ئەفیۆنی تورکیا لێی ترساون تەنانەت لە سجنەکانی چاوترسێن کردبوو دەیانگوت بەخوا زەلامی سەربڕیوە ئەو کاتە خوێنی ئینسان وەکو ئێستا یعنی هەرزان نەبوو بوو بیان کوتایە فڵان کەس زەلامێکی سەربڕیوە هەموو خەڵک مشوڕکە بە لەشیاندا دەهات هێستا نرخی ئینسان وەک ئێستا بێ نرخ نەبوو بوو لەبەرەوە هەموو سجنەکان خۆیان لێ دەپاراست زیندانیوانەکە دایمە کۆت و زنجیری دەکردە قاچیەوە بۆی زیان بە خەڵکی نەگەێنن لەم سجنەکەیە چاوی ئاگری لێ دەباری زۆر شەڕانی بوو سعیدی نەوڕەسی بە ڕەحمەت بێ کە دەبینێ ئەم پیاوە شەڕانێ ئاوایە لێی نزیک دەبێتەوە بە قسەی خۆش بە نەرمونیانی
سبحان الله وای لێ دەکا فرمێسک بە چاویا دێ ئەڵە کاکە ئەم پیاوە هیچ کەوت و زنجیری ناوێت لێ کەنەوە سەلامەتە ئەفەرمێ دەبێت لەمەوە دووە کە ئیمامەتی نوێژم بۆ کردن تاهیری قەساب تۆ قامەتی نوێژمان بۆ بکەیت قامەتی نوێژ عایدی تۆیە هەموو فەرزێت دەڵێ قوربان حەز دەکەم خزمەتێکیش بکەم دەفەرمێت چێشت و خواردن بۆ هاوسجنەکانم لێنێ ئەها دوو کاری پێدەستپێرێ قامەتی نوێژ خواردن ئامادەکردن ئەم پیاوە دەبێت ڕەحمەتێک بۆ ئەو سجنە ساڵی 50 بە لێبوردنی گشتی ئازاد دەکرێ و دەبێتە یەکێک لە قوتابیانی مامۆستا سەعیدی نەوڕەسی ئەو کەسەی خەڵکی سەردەبڕی بە ڕەفاقەتی ئەم پیاوە مامۆستا نەوڕەسینەی فەرمووم لای بن ئیعدامی کەن فەرمووی بەر ڕەحمەتمان بۆی هەبێ ڕاستە مخالیفمانە بەڵام دوژمنمان نییە ئەم تێگەیشتنە جوانە خەڵکی هێنایە سەر ئەم ڕێبازی ڕاستی ئیسلامە شێخ عەبدوڕەحمان سودەیس کە هەمومان گوێمان لە دەنگی بۆ ئیمامی حەرەمی مەککەیە سەفەرێکی بەریتانیا دەکرا و لەلایەن جالی ئیسلامی لە بەریتانیاوە دەعوەت دەکرێ یەکێک لە هاوسەفەرەکانی مامۆستا ئەحمەد ساڵحی دەبێت شێخ ئەحمەد ساڵحی پیاوێکی نابینایە مامۆستای عەبدوڕەحمان سودەیسە پیاوێکە چاوەکانی لەدەستدا و چاوی نابینێ یاریدەدەرێکی هەیە کوڕێکی گەنج لەبەر خوا خزمەتی دەکا و دەستی دەگرێت لە نیوکسل لەبن شەوێک شێخ ئەحمەد ساڵحی ئەڵە من بەیانی دەچمە مزگەوت حەز ناکەم جەماعەتی بەیانیەکەم فەوتی ئەڵەن مزگەوتەکە لێرەوە دوورە ڕۆژەکەش بەفر و سەرمایە ئەڵە بەخوا هەر دەچم حەزم لێیەتی یاری دەدەرەکە کوڕە گەنجەکە بەیانی زوو هەڵی دەستێنە و دەستنوێژی پێدەگرێ و بەرەو مزگەوت لە نیوکسل بەڕێ دەکەون لە ڕێگادا ئەو شێخ ئەحمەد ساڵحی نابینایە گوێ لە دەنجی ئافرەتێکە کۆکەیەتی زۆر بە قووەت دەکۆکێت دەلەرزێ دەڕشێتەوە ئەڵێ ئەوە چێیە یاری دەدەرەکەی کوڕە گەنجەکە دەڵێ قوربانەوە ئافرەتێکە عەرەقی زۆر خواردوێتەوە دەڕشێتەوە و ئەوەندەشی سەرمایە هەڵدەلەرزێ و تووشی کۆکە و هەڵامەت بووە جلێکی تەنکی لەبەرایە ئەڵێ تخوا زۆر گوناحە باڵتۆکەی مندانێ و بیخەبەربەر بێ ئەو ئافرەتەدا پاڵتۆیەکی درێژی سپی لەبەرا دەبێت دای دەنێ ئەڵێ قوربان خۆ سەرما دەبێت وڵاخی بەخوا ئەوەش زۆر گوناحە سید ئەو بەزەی ئیسلامەتیە ڕاستە ئەو ئافرەتێکە جلی حەی لە خۆی داڕنیوە عەرەقی خواردوێتەوە بەو سەرجادەیە لەو شەوە سەرمایە لە ماڵ دەرکراوە بەڵام ئێمەی موسڵمانان نابێت ڕقمان لێ بێ پاڵتۆکەی خۆی باڵتۆیەکی سپی فەروەداری لەبەرا دەبێت دای دەنێ و کوڕە گەنجەکەش دەچێت بەسەر شان و ملی ئافرەتەکەیدا و لە خۆیەوە دەپێچێت و ئافرەتەکەی هێدیەکی دێتێ دوای ئەوەی نوێژی بەیانی تەسبیحات تەواو دەبێت و هێندە قورئان خوێندن دەگەڕێنەوە ئافرەتەکە خۆی دەکا بە مزگەوتەکەدا ئەڵێ ئەم بەری بەیانیە فریشتەیەکی سپی هاتە ناو مزگەوتەکەی ئێوەوە چێ بوو ئەڵێ وڵای هیچ فریشتە نایە ئەوانی دێن بۆ یارەکان هەموو ئینسانن فریشتە بە چاو نابیندرێ ئەڵێ بەخوا کەسێک بوو من سەرخۆشی تازە بەریدا بووم و لەسەرمانە هەڵدەلەرزیم پاڵتۆ سپیەکەی خۆی پێدادام ئەمجا ئەهلی مزگەوتەکە مامۆستا باسیشی نەکردو بڵێ و خێرم کردووە ئێستا لە ڕێگادا و خێرە هاتە ڕێگام خوا لە خێری دەرنەکە هەر باسی نەکردووە بەڵام زی سەرسوڕمانیانە پیاوێکی پیری بە تەمەنی نابینای ئاوا بۆ بەبێ قەمسەڵە بەم بەیانی هاتۆتە دەرەوە بۆ هەر کراسێکی جزداشەی لەبەردایە ئەمجا بۆیان دەردەکەوێت ئەوە پاڵتۆی کە لە بەریایەتی هی مامۆستا شێخ ئەحمەد ساڵحیە کە بەداوێتی بەم ئافرەتە خراپەکار لە سەجادەکە لەناو بەفرەکەدا ئەڵێن وەڵڵاهی ئەوە شێخێکی ئێمەیە ئەوە مامۆستای قورئان خوێنە مامۆستای عەبدوڕەحمان سودەیسی سعودیە کە تۆی بینی و ئاوا ویژدانی قبوڵی نەکردووی هەر گوێی لە دەنگت بووە نەک بە چاو بتبینێ پاڵتۆکەی خۆی داناوە داوێتی بە تۆ ئەڵێ تخوا ڕێگەی ئیسلامم نیشان بدەن کە پیاوێکی ئاوا پێک ببینێ ڕێم نیشاندەم بڕۆم خۆم پشۆم جلێکی خاوێن لەبەرکەم پڕ بەدەمم هاوارکەم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله وهات مسر أم دين وأم دين ديني حقا شاو لي برزان شرني وكسي مخالف من بي دشمن من بي بتيجيشتني أول دين إسلام يكسر تبعي دروز دبي ها تبعي دروز دبي بوي إما زور جال أبي بدوي خالها وبشكان داب قرين إما جنجانك زور من هي الحمد لله حماستك بهزيان هي بو آيني إسلام بەڵام جاری وایە وەئەزانن خزمەتکردن بە دینی خوا بە کوشتنی کافران دەبێت نا بەخوا برام ئەوایی ناتوانین ئێمە خزمەت بەم دینە بکەین لە وڵاتی تورکیا یەکێک لە تەلەبەکانی بەدیع الزەمان سەعیدی نەوڕەسی ناوی حاجی خەلووسی دەبێت لەناو مزگەوتێکا دانیشتون و 15 کەس بە دەوریەوەیەتی و تەفسیری قورئان دەکا هەروەکو لێرە برای گەورە و مامۆستای گەورەمان دکتۆر عوسمان هەڵەبجەیی چۆن لە مزگەوتی بەختیاری شەوانێکدا دەنیشێت کە بەڕاستی پێم حەیفە ئەو هەموو دەرس و بە نرخە جاری وایە 50 کەسی لێ نییە دەبوو نیوەی ئەم شارە لەوێ بێ ئەوانش ئاوا دانیشتون تەماشا دەکەن مامۆستا خەلووسی دانیشتووە و پەیامەکانی نور و تەفسیری قورئانیان بۆ دەخوێنێتەوە گەنجێک تەمەن 17 ساڵ دڵی دەکڵێ بۆ دینی خوا بۆ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئەچێتە خزمەتی ئەو پیاوە ڕیسپیە و ئەڵێ حاجی چیەکەی دینی خوا ئاوا دێتەوە 15 کەست کۆ کردوتەوانەیە لە دەوری خۆت و دەتەوێت دینی خۆیان بۆ باسکەی
کوڕە دانیشە ئەوە تۆ مەڕەجێژە بە خێو دەکەی دوای ئەم زاڵمانە سرت دەبڕن. حاجی دڵپڕ لە ئیمان پەروەردەکراوی مەدرسەی نور لێی تووڕە نابێت دەفەمێت دەڕۆڵە وەرە دانیشە دەبات دوو قسەی خۆش بکەین وەرە بزان بوا دەکەی ئەی چی بکەین باشە ئەڵێ قوربان با بڕۆین چەک هەڵگرین ئەگە هەر یەکەمان پەلاماری کافران دەین و بیان کوژین سەر زەویان لێپا دەکەینەوە حوکمی خوا و دینی خوا ڕادەگەیەنین ئاڵای لا ئیلاهە ئیلەڵڵا بەرز دەکەینەوە. ئەفەرمێ ئەگەر تۆ چەکت پێ بێت چەند کافرت پێ دەکوژرێ گەنجەکەی یەکسەر دەڵێ 1000 کافر بۆ مندانم دەیکوژم. مامۆستای خەلووسی سەیرێکی دەکا و بە زەردەخێنێکی هێمنانەوە قسە ناکا وەکو ئەوی پێی بڵێ 1000 کە زۆرە 1000ت پێ ناکوژرێ. گەنجەکە لەو زەردەخەنە و ئاماژە پڕنیهێنیە تێدەگا ئەڵێ قوربان ڕاستە 1000 زۆرە بەڵام بەخوا 500 دەکوژم. دواتر سەی دێشکەی دەکا و سەرێکی بۆ دەلەقێنێ و چاوەکان لەسەر یەک دادەنێ گەنجەکە لە قوربان 100 دەکوژم ئەڵێ بەخوا 500 زۆرە. دواتر ئاماژەیەشکەی دڵی پێیەکا و ئەڵێ قوربان 50 بۆ دانێن 50 کافر دەکوژم. دێتە سەردا کوڕە دڵە خۆ بەخوا دوان هەر دەکوژم ئەگە هەر مسلمانە دوو کافر کوژە سەر زەویان لێپا دەکەینەوە. تۆ دانیشتووی بەدێ کتێبە و دەرس و دەور و تەحفیزی قورئان ئەوە چ دەورێکی هەیە؟ ئەڵێ ڕۆڵە ژیان واللهی وا بزانم کافرەکەشت عاقبەتت خێر بێ بەڵام بەو خوا بزانم کافرێکیشت پێ ناکوژرێ. لەوە چێ برینداریکەی لەوە چێ تەقەی لێ بکەی و برینداریکەی دواتر خۆت و باوک و برات و ئەهلی مزگەوت و گەڕەکت و هەمووی دەکەنە زیندانەوە ئەوەندەش لێدەن هەتا لە ئیسلامەتی پەشیمانت دەکەنەوە. گەنجەکە لە دەتخوا بۆ خۆت هەر بڵێ دەڵێ بەخوا من پەیامی خوام پێگەیاندی من خەریکی پەروەردەکردنی ئەمانەم. گەنجەکە دەڕوا و شەوێکی سەری ساڵ هەڵدەبژێرێ کە ڕۆژنامەنووسێک کۆمەڵە شاجوانی ئافرەتی کۆ کردوێتەوە شاجوانی ساڵ هەڵبژێرن لە شەوی سەری ساڵی میلادیدا وەکو کە دێتە پێشەوە. دەماسە شڕەیەک دەکرێ و دەڵێ شەر بێ بە جەهەنەمت شاد کەم کە ئەم ئافرەتانت ئاوا ڕوت کردوونەوە. 4 فیشێکی پێوە دەنێ ڕۆژنامەنووسەکە بەس بریندار دەبێ نامرێ. بەڵام دواتر خۆی و دایک و باوک و بنەماڵە و ڕەفیق و هەمویان دەبن بۆ زیندان ئەوەندەیان لێ دەدەن و نینۆکیان دەشێشن لەوەش پەشیمان دەبنەوە کە نوێژیان کردووە. بۆیە زانایان فەرموویانە گەورەترین سەربازی ئەم دینە گەورەترین فاتیح و سەرلەشکری بەهێزی ئیسلام ئەو کەسە نییە بە چەک وڵاتێک دەگرێ ئەو کەسەیە بە قسەی هێمن و جوان دڵەکان فەتح دەکا دڵەکان ئالوودە دەکا بە خۆی و بە مزگەوت و ماڵی خواوە. ئەوانە گەورەترین کەسانێکن. بۆیە ئینسان دەتوانێت خەڵک بکوژێ ئاسانە بەڵام ناتوانێت خەڵکی بێنێتە سەر ڕێگای هیدایەت و ئەمە بە هەموو کەس ناکرێت. چوارەم خاڵ بێویژدانیە. هەر وەختێک کۆمەڵگا بێویژدان بوو بەرامبەر یەکتر تەبایی لەناو دەچێت. زاتێکی زۆر گەورە هەیە هەموو ناومان ڕم بێبیست بێ. شێخ سڕی سەقەتی هەزار ڕەحمەتی خوای لێ بێ. شێخ سڕی سەقەتی شێخی تەریقەت و ئێرشاد بووە یەکێک بۆ لەوانەی بە حەق عالم بووە و شێخی ڕاستەقینەی ئیسلام بووە ئەهلی تەسەووفی حەق بووە. شێخ سڕی سەقەتی باسی تەوبە دەکرێت لە مەجلیسەکە هەر کەسێک بیر لە گوناهێکی خۆی دەکاتەوە دەگری شێخی سەقەتی زۆرتر لە هەمووان بەکوڵ دەگری. قوتابیەکان و مریدەکانی لێ دەپرسن قوربان دیارە گوناهی تۆ زۆر گەورەیە بۆی ئاوا بیری لێ دەکەی و دەگری ئەڵێ لە بەخوا 30 دانە ساڵە بەو گوناهەوە دەتلێمەوە هێستا داوای لێ خۆشبوون لەخوا دەکەم 30 ساڵە. ئەڵێن قوربان ئەو گوناهە چی بوو دەفەمێ وتنی وشەی الحەمدولله بوو یەک جار وتومە الحەمدولله 30 ساڵە ئەستەغفر الله بۆ دەکەم لەسەر الحەمدولله ئەخر الحەمدولله زیکری خوایە بەڕێزان یەک جار وتومە الحەمدولله 30 ساڵە دڵم خوا لەو الحەمدولله ئەم خۆش بە. خەڵکەکە هەموو وەکو جەنابتان بەسەر سوڕمانە وتیان چۆن؟ فەرمووی وەڵڵاهی لە بەغا بووم دوکانم هەبوو لە بازاڕێکی گەورەدا خەبەریان بۆ هێنام من لەو کاتە لە دەرەوەی بەغا بووم وتیان بازاڕەکە هەمووی سوتاوە بەڵام دوکانەکەی تۆ ئاگری نەگرتۆ سەلامەتە. وتم یا ڕەبی خوای حەمد و سەنا بۆ تۆ الحەمدولله. دەستم بەڕیشما هێنا و دەستم بە سەدڵما هێنا و مرتاح بووم بەڵام یەکسەر دوایەوە بیرم کردەوە خوای من خۆشحاڵی خۆم دەربڕی و سوپاسی تۆم کرد لەسەوەی دوکانەکەم سەلامەتە بیری ئەوە من نەکردەوە یەک ڕیزە دوکان سوتاوە و خەڵک بێنام بووە 30 دانە ساڵە دڵم خوا لەو گوناهەم خۆش بە 30 ساڵە بۆ ئەوە دەگریم سبحان الله 30 ساڵە بۆ ویژدانی مردووی خۆم دەگریم کە لە لەحزەیەکا بێ ئاگا بوو لە نانی مسلمانان چۆن باسی خۆمم کرد و شکری خۆم کرد و ئەو هەموو خەڵکە نام بڕاوم لەبیر نەبوو. ئێستا لە بازاڕێکی ئەمەدا کەسێک کەشکستێکی بەسەرا دێ خەڵک نەک خەفەتی بۆ ناخوا قسە موبایلەکەی دەردێنێ و تەلەفۆن بۆ فڵان کەس بکەن تەلەفۆن بۆ فڵان کەس بکەن فڵان کەس پارەی خورا فڵان کەس وای لێ هات ئەوە بەڕاستی دێشینە جومعە بەداخەوە ئەوە ناتەبایی دروست دەکا. ئەگەر ئاوا پەرۆشی یەکترمان بێ کە ماڵەکەی من سەلامەتە ئەوەی تۆشی منە چۆن دڵم دێ ئەم دووسەنای خوا کە زیکری خوا بیکەم 30 ساڵە ئاگری ئەوە الحەمدولله دەم سووتێنێ کەبیرم لە مسلمانان نەکردەوە. ئەم تێگەیشتنە دینە حەقا تەبایی لەناو ئینسانە دروست
ئینسانی وا هەیە بە بنەماڵە تەبان ئینسانی وایڵە بە زەهرەوە دەخورێ هەر خۆش مەشرەبە ئینسانی واش هەیە بە بنەماڵە ناتەبان هەر ئیدارەیان لەگەڵا ناکرێت ناڕەحەتن تەعامل لەگەڵیانە ناخۆشە میلەتانیش ئاوان میلەتانێکیش هەن زۆر نەرمونیان و حەلیمن ئیشکردن تەعامل لەگەڵیان ناخۆشە زۆر بەداخەوە دەڵێم ئینسان ناڕەحەتە بەرامبەر بەخۆی قسە بکات ئێمەی میلەتی کورد بەدبەختیەکەمان لەوەدایە یەکێکین لەو میلەتانی کە لەناو خۆماندا زۆر ناتەبین هەر مێژووی کوردی دێریم بخوێنەوە کورد کە نەبووە بە هیچ هەمیشە کە داری سەوزی کوردایەتیمان بڕاوەتەوە ئاڵای کوردایەتیمان هاتوۆتە سەر خاک واللهی ئەو تەورەی کە بڕیوینەوە کلکەکەی لە خۆمان بووە کلکەکەی لە خۆمان بووە کە بەدەستی دوژمنەوە بووە داری تەوری بڕینی کوردایەتی و حکومەتی کوردی هەمیشە تەورەکە کلکەکەی لە کوردایەتی بووە زۆر بەداخەوە خۆزگەوانە بووینایە خۆزگە دەرس لە مێژوو وەرگرین و بە چەند قسەیەک دەڵێن کوردستانم لە جوانیدا بێئەندازی بەڵام سەرکز و بێنازی ستەمێکت لێ کراوە خاک و خەڵکت پەرد کراوە وەک گۆشتی خێر بەش کراوە کوردستانم چاک ئەزانم وەک دوژمنان بێویژدانن ڕۆڵەکانی شت نەزانن چاو لە دەستی وڵاتانن بۆ ڕێی ڕزگاری لاگرن خەمی میلەت هەڵناگرن دەرفەتەکان دەدۆڕێنن پەند لە مێژوو وەرناگرن دەستی یەکتری ناگرن بۆ پارەی میلەت قوددان و پاشقولدان و شەڕەپەڕۆ و گول لەو چەپۆک لە یەکتریدان و ئازان بۆ یەکتر ڕاونان و ئاگر لە یەکتر بەردان و هەرچەند دوژمن نەوەستاون چەقۆ بۆ ملیان دەساون سەد پیلانیان بۆ داناون وەگم و شەک بۆیان دەهاون کەچی بێ خەم ڕاوەستاون یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی خوا بە ئاگامان بێنیەوە لە خەوی غەفڵەت میلەتەکەمان تەباکەی خوا لە ناو یەکتردا برامانکەی هەر کەسێک قسەی خێر و تەبایی پێیە خوای گوێیەکانمان شل بێ بۆ قسەکانی هەر کەسێک قسەی نالەباری پێیە دووبەرەکی دەیە بنێتەوە لە نێوانماندا خوایە دەمی داخەی و گوێی ئێمەش لە ئاستی قسەکانیا داخەی یا ئەرحەم الراحمین ڕەحم و بەزەی خۆت بەسەر هەموو لایەکمانە بارێنی یا ڕەبی داوا لێ دەکەم ئەو کەسانی نەخۆشن بە شیفای خۆت یا شافی یا ئەڵڵاه خوایە شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوایە ئەو کەسەی نەخۆشی جستەیی هەیە شیفای بۆ بنێری هەر کەسیش نەخۆشی دەرونی و نەفسی هەیە یا ڕەبی خوایە ڕەحم بە دەرونی لاوازی بکەی خوایە هەر کەسێک چاو بە فرمێسکە دڵخۆشی کەی خوایە هەر کەسێک خەمبارە خەبەری خۆشی بەنستی بکەی یا ڕەبی خوایە هەر کەسێک لە هەر گرفتێکایە یا ڕەبی یا فەتاح تۆ دەرگاکەرەوەی دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیەوە میلەتەکەمان تووشی بەڵاو و موسیبەتی ناڕەحەتتر نەبێ لە قەیرانە ڕزگارمان کەی تووشی قەیرانی گەورەتر نەبین هەموو ئەو موسڵمانانی لە هەر شوێنێکن هەموو میلەتانێکی مستەزعەف و داما و هەموو منداڵێکی دەربەدەر هەموو لاشەیەکی بریندار هەموو ماڵێکی ڕووخا و خوا دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە خوایە میلەتی کوردستانی ئێمەش دەربەدەر و ئاوارە نەبین وەکو ئەو ماڵ ڕووخاوانە خوایە ڕەحم بەوانیش و بە ئێمەش بکەی یا ڕەبی خوایە ئەو برا پێشمەرگانەمان ئەو پۆلیس و ئاسایشانەی کە دیفاع لە ئەمن و ئەمانی ئەم وڵاتە دەکەن لە عیرز و ناموسی ئەم خەڵکە دەکەن خوایە هیدایەتیان دەی بۆ خواناسی و دینداری و مزگەوت خوایە تۆش ئەوان پارێزی یا ڕەبی خواوانی بریندارن شیفایان بدەی ئەو کەسانی موسیبەتدار مردویان لێ مردە خوایە سەبوری بەدبوو دەرونیان بدەی یا ڕەبی خوا لە ناو یەکتردا تەبامان کەی ئەم هەلا جارشکە بۆ کورد بگەڕێتەوە ناوکۆچی ناو خۆمان بارکە قسەی خێر بێتە جێگای عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی یا ئەرحەم الراحمین آمین آمین والحمد لله رب العالمين